ڕێکوتنی نێوان بەریتانیا و ڕواندا سەبارەت بە کۆچبەرانی نایاسایی کاردانەوەی گەنجانی هەرێمی کوردستانیشی لێکەوتەوە. ڕێکەوتنی ئەو دوو وڵاتە بە بەهای 120 ملیۆن پاوەند کراوە و هەر کۆچبەرێک بە نایاسایی بچێتە بەریتانیا دەنێردرێت بۆ ڕواندا لە خۆرهەڵاتی ئەفریقا. تەحسین تاریق گەنجێکی دانیشتووی هەولێرە و کاری جامچی دەکات. تەحسین دەڵێت بڕیارەکە بۆ ڕەوەندی کوردی گرنگی هەیە. بەڕای من ئەو بڕیارێکە سەرۆکوەزیرانی بەریتانیا دایتی لە بۆ من هیچ گرنگێکی نییە، بەس لەوانەیە لە بۆ ڕەوەندی کوردیا تەحەدەچی گرنگی خۆی هەبیتن لە بەرەوەی چەند پەنابەرێک بۆ برادری خۆشم خزمی خۆم لەوانەیە لە کاڵاسیان لە گدانکێخ لەوێن دەرندیانێ بپەڕنەوە دیوی و زۆربەی کەسیش دەناسمە لە بەلجیکاوە لە ڕێ بەلجیکاوە دەیەوێتن سنوورەکان تێپەڕێن بچی بەرەو بەریتانیا. تەحسین تاریق پێی وایە بڕیارەکەی بۆریس جۆنسنی سەرۆکوەزیرانی بەریتانیا تاکلایەنەیە و دژی مافی پەنابەرانە، چونکە جیاکاری تێدا دەکرێت و هەموو پەنابەران ناگرێتەوە، بە نمونەش پەنابەرانی ئۆکراین. بەس پێم وابی ئەو بڕیارێکە جۆرج بۆسن دایتی بڕیارێکی زۆر تاگلایەنەیە و بڕیارێکە پێم وابی لە دژی مافی پەنابەرانە لەبەرەوەی لە بۆ هەموو چینەچیوان لە بۆ هەموو قەومیەتەکی ئەو بڕیارە ناگرێتەوە، لە بۆ نمونە پەنابەرانی ئۆکراینی ئێستا بڕیارە پێم وابی لە سەریان تەطبیق نابیتن بە بێ کێشە داخلی بەریتانیا دەبن و هەروەکو پەنابەریش حیسابیان لەوە. هاوشەوەی ئەو گەنجەی هەولێر ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش بڕیارەکەی حکوومەتی بەریتانیا بۆ ناردنی کۆچبەرانی نایاسایی بۆ ڕواندا بە پێشێلکاریەکی گەورە بۆ یاسای نێودەوڵەتی و یاسای پەنابەران ناودەبات. لاری بۆتینیک لێپرسراوی یاسایی لە کۆمسیۆنی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەنابەران دەڵێت ڕێگەی مرۆڤانەتر هەیە بۆ گەڕانەوەی پەنابەران. نەتەوەی گرتوەکان لە نیگەرانی بەریتانیا سەبارەت بە هاتنی کۆچبەران تێدەگات، بەڵام ڕێگەی کاراتر و مرۆڤانەتر هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پرسە. دەکرێت بگەڕێنەوە سەر ڕێکەوتنەکانی وەرگرتنی دادپەروەرانەی پەنابەران لەگەڵ فەڕەنسا و وڵاتانی تری ئەوروپا بە شێوەیەک ئەو پەنابەرانە بگەڕێنرێنەوە بۆ وڵاتی خۆیان کە هۆکارێکیان نییە بۆ چوونە بەریتانیا. ئەمە هەموو پەنابەران لە یەکێتی ئەوروپا دەگرێتەوە. ڕێگەی زۆر زیاتر هەیە، نابێت ئەو کەیسانەی کە ڕەتکراونەتەوە بۆ چەندین ساڵ بمێنەوە و دواتر منداڵیان بوێت و بەوەش گەڕانەوەیان قورس دەبێت. حکوومەتی بەریتانیا دەڵێت لە چەند هەفتەی داهاتوودا یەکەم کاروانی پەنابەرانی نایاسایی لە ڕێگەی ئاسمانەوە ڕەوانەی ڕوواندای دەکەن. هەرزوو ڕێکخراوەکانی بەریتانیا نیگەرانیان لەو بڕیارە دەربڕی و بەشێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە پەنابەران دەڵێن وڵاتانی ئەوروپا لە پرسی کۆچبەران و ئاوارەکاندا جیاکاری ئاینی و ڕێگەزی دەکەن و بەشێکیشیان بە تایبەت ئەوانەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە ڕووی لێ دەکەن بە مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان دەزانن. بەپێی ئەو ئامارانەی بڵاو کراونەتەوە بە تەنها لە 4 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 4000 کۆچبەر بە نایاسایی چوونەتە بەریتانیا. ئەو ژمارەیش 4 هێندەی ئەو کۆچبەرانەیە کە لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا لە ڕێگەی نوۆکەندی ئینگلیزەوە ڕویان لە بەریتانیا کردبوو. وڵاتی ڕواندا دەکەوێتە خۆرهەڵاتی کیشوەری ئەفریقا. ژمارەی دانیشتوانەکەی 12 ملیۆن و 950 هزار کەسە و سەرۆکوەزیرانی بەریتانیا بە یەکێک لە سەقامگیرترین وڵاتەکانی جیهان ناوی برد.